أخبرك سنة تسملك شكرت يا حبي خيلت صدق منها إسا تلفون أرامي بكم أبي تفتنا شي قبله تلفون مصلح يكون مكام وطلع دايدا لا والله يا 24 بخم برون معنا كيف تزيبي 24 الرقم 24 خويا زور شكرا خويا دابا ما تسكر بيتنا داجا ماشي دايا چی ودەچی؟ دایا چی ودەچی؟ قسەکانمی جۆرە نەبوو بێ بەدبەخت بوو تا بە تەلەفۆنی گوارای بکەم بەڵێ نینە جان ئارا ئێستا داکت ڕۆیشتە دەرەوە هەرچ لەم پرسی گوتم دایا بۆ چۆ دەڕۆی وەڵامی نەدامەوە لۆ دیسان شەرتا کردیا نا بەخوا هیچ نەبووە پاشە ڕۆی شتێک و قسەی نەکردیا نا هیچی نەگوت گوتم دایا دەڕۆیە چێندەر وەڵامی نەدامەوە ئستا پێم بڵێ من چ بکەم ئەو نە تەلەفۆنیە نە هیچ ئەمە چ بکەم ئێستا کو داکەم ببینمەوە بە قورئان سوزانم نازانم بۆ چۆ ڕۆی نازانم باشە باش داخەتو ئێستا تەلەفۆن دەکەم بزانم لە چێندەرە باش بەدبەخت بوو قسەکانمی جۆرە نەبوو بێ خۆیە السلام عليكم يخوا بخير بي توين دايق يخوا بخير بي فرموا زور خوش حالهم يخوا بخير بي السلام عليكم سامان جانكوي ماشي بخير بيت بخير بي دايق يخوا بخير بي سلام جكتم يخوا بخير بي دايق زور خوش حالهم هاي كان بخير بي خوش بي سامان جان اخوا بخير بي عودانت كردوا قربانت بخير بي اخوا سر شاو جاني من بو ديارنيت أوني هاتي مميوني هتاي اي يا اخوا بخير بي عودانت كردوا قربان بمسامان حل مالكت رونا كردوا مالك قربان بإيوه هناك خو بو يك روش ودو روش نية نا والله اي يا اخوا بخير بي جوبك رجناك خزمتي دايك تكي چی ویست بۆ یەکەی داوای چاوتی کرد بۆی دەرکەبی دەری ئەوە دایکمانە باشە هەر چی ویست بچووک تا گەورە پێت نەکرا پێم بڵێ من لە هەر شوێنێ بۆی ئێنم باشە قوربانم ئامانەتی خوابی خوا لێ تێک نەدا لە خزمەتان دایە گیانەوە بەڕاستە گیانەکەمی قوربانە بوو سکاڵا بەس با بچینە ئەو دیوای ئیشم پێێتە باشە باش داجا لەسەر ئیزنت ئێستا دێم بڕۆ بە قوربان بڕۆ بزانە چی دەوێت خوا لێت بەزیادی بەسنیەوە ئەو کچەشم هەیە چیە؟ جۆ بگە سکاڵا دایکت یەک دەقە لێرە نامێنێت دەنگت نزم کە باگوێ لێ نەبێت وامەکە سامان بەلایانی کەم بە هەفتەیەک بمێنێتەوە ئەوە بە من ناکرێت یەک دەقە لە ماڵە نەبێت دەنگت نزم کە هاوار مەکە گوێ لێ دەبێت چۆن دەری ئەەکەی ئەوەیان کەیف خۆتە ئێستا بڕۆ دەریکە یەک دایکی سکاڵا جۆ بگەڕم یەک دەقە لە ماڵ نەمێنێت هاوار مەکە گوێ لێ دەبێت هاوار مەکە من مێردی تۆم ئەوە دایکتە کاتە خەسووی من وەکو دایکم وایە بەڵام لێرە نامێنێت چونکە خەدری لە تۆ کردووە تکایە خوا با بمێنێتەوە جۆشم لە دەنگت نەبێت تەواو وامەکە سامان با بمێنێتەوە تکایە جۆم لە دەنگت نەبێت دایکی گیان ئەمنە ڕۆ کچە بۆ کوێ دایکە پێویست ناکە بە خۆم جێم لە هەموو شتی و تکایە پێویستە. بمێنەوە دایکی گیان خوا بمێنەوە بڕۆ دایکە کچە بڕۆ ماڵی لەسەرە من تێکمەتە بڕۆ سامان چی وای کرد